سڵاوتان لەوێ بیلاڕۆفم لە ڕووماڵێکی تایبەت سەبارەت بە بارودۆخی ئاڵوگۆڕی دراو لە بازارەکانی عێراق لەگەڵتانە بم. بێگومان ماوەی 2 مانگە بەهای دینار عێراقی بەرامبەر دۆلاری ئەمریکی لە بازارەکانی عێراق بەرز و نزمی زۆری بەخۆی بینیوە. تاکو چەند ڕۆژی ڕابردوو ئاراستە یاخود ڕووی دینار بەرامبەر بە دۆلار ڕۆدابەزین بوو، بەڵام ئەمڕۆ تا ئەستێک بازارەکانی عێراق وەرەوی کوردستان گۆڕانکاریان بەخۆی بینی دینار بەرامبەر بە دۆلار بەرزبوونەوەی تۆمار کرد. بێگومان کۆمەڵێک پێشهات هەیە کە وای کردووە بازاری ئاڵوگۆڕی دراو پێچەوانە بێتەوە بەراورد بە چەند ڕۆژی ڕابردووە دینار ڕۆبەرزبوونەوە بێت. ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو لە کاتی کردنەوەی بازاری دراو لە عێراق وەرەوی کوردستان بەهای 100 دلار بە 170,000 دینار یاخود 172,000 دینار معاملەی پێوەکرا، بەڵام تا داخستنی بازار بەهای 100 دلار گەیشتە 174,000 دینار. بەڵام شەوی هەینی دوای بڵاوکردنەوەی ڕاگەندراوێکی بانکی ناوەندی لە نووسیەکانی دەرەوەی بازاری ئاڵوگۆڕی دراو لە بۆرسا لە بەغداد و لە هەولێر بەهای دینار بە ڕێژەی لە 112 بەرز بووە بەهای 100 دلار بە فرۆشتن تا 150 بەکڕین ببورن، لە هەندێک شوێن بە 155,000 دینار هات. نرخی فرۆشتنیش بە 163,000 دینار بووە. خەڵکێکی زۆر لە ساعت 8 ئێوارەوە تا ساعت 12 شەو لە بەردەم نووسینگەکانی فرۆشتنی دراو کۆ بووبنەوە، بەڵام ئەمڕۆ شەمە بەکردنەوەی بۆرسەی سەرەکی لە بەغداد و بازاری دۆلارەکەی سلێمانی بەهای 100 دلار بە 165,000 دینار معاملەی پێوەکرا کە بەراورد بە ڕۆژی پێنجشەمە بۆ هەر 100 دلارێک نزیکەی 10,000 دینار جیاوازی لە نرخەکەی هەیە. سەرستان بۆ بەهای دراوەکان ڕاکێشو لە بازارەکانی عێراق وەرەوی کوردستان بزانین چۆنە. 100 دلار 164,000 دینار کاتی داخستنی بازارە لە بازار و بۆرسەکانی عێراق وەرەوی کوردستان 100 ئیرۆ. بێگومان یۆرۆ و پاوەند بەرامبەر بە دلار دابەزینی باشیان تۆمار کرد، بۆ دابەزینی دیناری یاخود بەرزبوونەوەی دیناریش هۆکارە هەردووکیان دابەزی تۆمارکرد. 100 یۆرۆ 176,000 دینارە، 100 پاوەند 196,800 دینارەوە، 100 لیرەی تورکی 8,700 دینار. ئەوەی کە گرنگە لیرەی تورکی لە شەوی ڕابردوو دابەزینێکی زۆری بەخۆیەوە بینی لە بازار یاخود لە فۆرەکس، هەروەها 100,000 تمەن 3,680 دینارە. بە دۆلاریش 100 دلار 4 ملیۆن و نیو تمەنە و ئەمڕۆ تمەن گۆڕانکاریکی ئەوتۆی بەسەرا نەهاتووە هاوشێوەی ڕۆژی پێنجشەمە بەهاکی بەجێگیری ماوەتەوە. ئەوەی کە زۆر کاریگەر بوو لەسەر بازاری درا و دیناری عێراقی و ڕاگەندراوانە بوون کە لە بەغدادەوە بڵاوکرانەوە. لەگەڵ بێست و سەلام پەیامنێری کورسات نیوز لە بەغداد قساکەین زانی زانیاریەکان چین لە بەغداد ئەمڕۆ لە کیفاحچی ڕوویاوە. بێستون بارودۆخی دینا بەرامبەر بە دۆلار ئەمڕۆ لە بەغداد چۆن بوو و هەواڵی نوێ و زانیاری نوێ چی هەیە لەسەر ئەو ڕاگەندراوانەی کە شەوی ڕابردوو بانکی ناوەندی بڵاوی کردەوە؟ بەڵێ بیلال، بێگومان کاریگەریەکان هەبوو، بەڵام لە چەند کاتژمێری ڕابردوودا بە شێوەیەک لە شێوەکان لە بەغدای پایتەخت هێندە کاریگەری نەبوو کە وەکو هەرێمی کوردستان دوێنێ شەوەکو بینیمان گەیشتە 155,000 بەرامبەر بە 100 دلاری ئەمریکی. لێرە بۆی ئەوەی کە بازارەکان داخرابوون و بۆرسە داخرابوون، ئەمڕۆژ شەممە بوو، بانکی ناوەندی دەوامی نەبووە، دۆلاری نەخستە بازار. لەگەڵەوەشدا لەگەڵ فشارەکانی حکومەت و هێزە ئەمنیەکان بە تایبەتی پۆلیسی ئابووری لەسەر بۆرسە و لە هەروە ئەو دوکانانەی کە ئاڵوگۆڕی دراوەکەن ئەمڕۆ بازاری کیفاح بە تاوەتی داخرابوو. لەمە سەردانی ئەو بازارانمان کرد، هیچ کەسێکمان بەدی نەکرد. ئەوەی شکات بوو تاک بە تاک، ینی هەندێک کەس بوون دەیانوت ئێمە ناتوانین هیچ ئاڵوگۆڕێکی دراو بکەین بەوەی ئەوەی کە پۆلیس ڕێگریمان لێکا و ناتوانین بە هیچ شێوەیەک کارەکانی خۆمان بکەین. ئەمشەو راپۆرتێکمانە بێت تایبەت بەو پرسە و کاریگەریەکانی بەهای دینار کە دابەزیەوە بەرامبەر بە دۆلاری ئەمریکی چ کاریگەریەکی هەبووە؟ زانیارێکی هەیە سەرگۆزیای ڕێڕاگەیان بوو کە ڕۆژ یەکشەمە سوپرایزیانە بێ، هیچ زانیارەکەی سوپرایزەکەی چییە؟ ئەمشەو کاتژمێر حەوت هەر چوار سەرۆکایەتەکە کۆبوونەوەیان دەبێت لە کۆشکی بەغدا، لە کۆشکی حکومی بەغداد کە سەرۆکوەزیران لەوێ لەگەڵ هەر سێ سەرۆکایەتەکە کۆ بێتەوە
چاوەڕێیەکرێت دەرەنجامێکی تر هەبێ یاخود ئەو سپرازەی کەوتێتی لەو کۆبنەوە تاوتێ بکرێ پاشان لە ڕێی سەرۆگۆزیران و باسی بکرێ لەگەڵەوەشدا سبینێ بانکی ناوەندی عێراق چەندێک دۆلارە خاتە بازارە و چەندێکی نەقدیە و چەندێکی حەواڵا بێ ئەویش گۆڕانکاری زۆرە بێ لەو پرسەیە ئایا بانکی ناوەندی عێراقی پارەیەکی باشتر یاخود زیاترە خاتە بازارەکانەوە یاخود هەروەکو ڕۆژانی ڕابردووە بێ ئەمێنێتەوە تا سبینە کاتژمێردا ئایا بانکی ناوەندی چەندێک پارە خاتە بازار لەگەڵەوەش داوایشمان لەبیر نەچێ هەموو بازار و بازارەکانی دراو چاوەڕێی کۆبنەکەی ڕۆژی هەشتی شوباتەکەن کە لە ئەمریکا بەڕێوە چێ پارێزگاری بانکی مرکزی ناوەندی عێراق لەگەڵ وەفدێکی باڵایە دەچێتە ئەمریکا لە واشنتن کۆبنەوەکە لەگەڵ وەزارەتی گەنجینەی ئەمریکی هەروە وەزیری دەرەوەی عێراقیش کە ئەوش بەشدارە بێ لە کۆبنەوەکە دەرەنجامی کۆتایی کۆبنەوەکان و ڕنگدانەوەی ئەو چارەسەرکردنی و دۆخە لە ڕۆژی هەشتی شوبات لە کۆبنەوەکەی هەشتی شوباتە زیاتر دەرەکەوێت. باشە سەرۆکاتی وەفدە کی کات دەستون وەکو ئاماژەم پێکرد وەزیری دەرەوەی عێراق هەروەها پارێزگاری بانکی ناوەندی دەچێن لەگەڵ وەفدێکە دەڕۆنە ئەمریکا بەڵام پێشتر قسەیەک هەبوو کە ئایا سەرۆگۆزیران دەڕوایان نەڕوە تا ئێستا پشتڕاست نەکراوەتەوە کە محەممەد شەیع سوودانی بەشدارە بە یاخود سەردانی ئەمریکاکە یاخود نە ئەمە مێنێتەوە بۆ ڕۆژانی داهاتوو بۆ سەردانەکەی وەفدەکە بۆ ئەمریکا. سپاس بۆ بێستون سەلام پەیامنێری کورسات نیوز کە لە وەخدا لەگەڵمان بوو بێگومان لەم ڕووماڵە تایبەتە میوانی زۆر باشمان هەیە بە وردی لەسەر بازاری درا و دیناری عێراقی قساکەین هۆکارەکان چین ڕۆژانی ئایندە بازار چ گۆڕانکاریەک بە خۆیە بینێ ئایا ئەو ڕاگەندراوی بانکی ناوەندی ڕۆڵی هەیە خود ئەمە چارەسەری کۆتاییە یاخود دەرزی مستەکینە حەبی پاراستۆڵە لەم گەشتە یاخود لەم ڕووماڵە لەگەڵ ئیسماعیل گەڵاڵی ئەندامی لیژنەی دارایی لە خولی پێشووی پەرلەمانی کوردستان گفتوگۆکەکەنەوە فازڵ نەبی بریکاری پێشووی وەزیری دارایی عێراقیش لەگەڵمانە بێ سەرتا لەگەڵ کاک ئیسماعیل هەندێک گفتوگۆی گەرم و گوڕەکەین لەسەر هۆکارەکان چین و ئەو ڕاگەیەندراوە تەحلیلێکی بۆکەین زانین فعلەن ئەمە چارەسەری بارودۆخی داوەزینی دیناری عێراقیە یان کاتیە کاک ئیسماعیل لەم کاتت باش سەرتا با لەوە دەست پێ بکەین هۆکاری ئەوەی کە دینار بەرامبەر بە دۆلار داوەزینی تۆمار کردووە چییە بەڕوونی؟ لە ڕاستیدا دینار بەرامبەر دۆلار دانەبەزیوە کێشەیەکێ کێشەی عەرز و تەڵەب هەیە ئەجینە بە درێژایی تاریخی دەوڵەتی عێراقی هیچ وەختێک عێراق بەقەد ئێستا پارەی نەبووە یعنی ئێستا لەسەر و 100 ملیار دۆلار پارەی هەیە و ئاڵتونێکی زۆری هەیە عێراق لە باشترین حاڵەتە ساڵی 79 دوای میزانیە 40 ملیار دۆلار احتیاتی هەبوو ئەوە کە زەمنێکی ئاڵتونی بوو بەڵام لە ئێستادا عێراق لەسەر و 100 ملیار دۆلار پارەی زانیاری 170 ملیار یەدەگی دۆلاری بانکی ناوەندی عێراق بەڵێ وایە بەڵام کێشە گەورەکە لە چیایە عێراق گیرفانەکەی لای خۆی نییە عێراق خاوەنی لەسەر و 100 ملیار دۆلارەوە هەیە بەڵام بەپێی ئەو بڕیارانەی کاتی خۆی لە ئەنجومەنی ئاساییش دەرچوون و ئەمریکا وەکو دەوڵەتێکی محتەل حساب کرا لەسەر عێراق سیادەی عێراق ئەرزن و سەماعەن و مالیەن هەمووی لەژێر کۆنتترۆلی ئەمریکادایە و تا ئێستاش عێراق کە نەوت دەفرۆشێ داهاتەکەی ئەچێتە ناو خەزیێنەی ئەمریکاوە و لەوێ دەگەڕێتەوە بۆ عێراق ئێستا عێراق پارەی هەیە بەڵام ناتوانێت بیفرۆشێ ئەمریکا لە حەقیقەتە بەهانەی پێ ئەگرێت ئەم قەزیە لە ئەساسە قەزیەکی سیاسیە لە پشتی کەوالیسەوە قەزیەکی سیاسیە ئەوەی کە تەرحەکرێەوەی کە عەرز دەکرێ دۆلار تەهریبەکرێ و دۆلار ئەڕوا بۆ ئێران و دۆلار ئەڕوا بۆ سووریا لە حەقیقەتە ئەمە دیوێکی ترە کارتێکی سیاسی ئەمریکا بەکاری دێنێ لە ئێستادا بۆیە قەزیەکە دوو دیوە دیوێکی سیاسی بابەتەکە زۆر ئابووری نییە سیاسیە لە ئەساسە قەزیەکی سیاسیە ئەگەر یارمەتیم بە یەک تۆز تەوزیح بە ئەمریکا ئێستا لە شەڕێکی گەورەدا لەگەڵ سین و لەگەڵ رووسیا و لە ئۆکرانیا شەڕێکی گەورە هەیە و ئەوروپا لەژێر محنەتێکی گەورەدایە و سوتەمەنی زۆر سەرکەوتووە و کێشەیەکی گەورە هەیە یعنی شەڕی هەیمەنە و شەڕی ئێسقان شکاندنە لەگەڵ سین و لەگەڵ
ئەو بەرەیە کە ئێرانیش بەشێکەوە ئێران و رووسیا و سین و ئەوانە ئەمریکا لە سەردەمی ترامپە هەیمەنەی لەدەستدا سام و هەیبەتی لەدەستدا هەندێک دەوڵەت تەمەڕودیان کردووە کە 100 ساڵە ئەمریکا بەخێوان دەکات بۆ نمونە سعودیا کە هەمیشە وڵاتێک بووە گوێڕاڵی ئەمریکا بووە لەم ئەخیرا سەرۆکی ئەمریکا ئەچێ بۆ سعودیا هەر استقبالیشی ناکەن محافزێک ئەنێرن ئێستا بۆ نمونە کێشەی سوتەمەنی هەیە لە ئەوروپا پێویستیان بەوەیە کە دۆستەکانی ئەمریکا کە 100 ساڵە بەخێوانەکە و ئەیان پارێزیەوە دروستی کردوون پێیان ئەڵێ لە ئۆپیکە پێیان ئەڵێ بۆ نمونە نەوت داگرن ئینتاجی دەوت زیادکەن دروست بە پێچەوانەوە ئۆپیک بۆ ڕۆژی دوای ئیجتیماعەکە و ئینتاجی کەم دەکاتەوە ئەمە بە ئاسانی تێ ناپەڕێ هاتنی عێراق ببوورە ئەو پەیوەندیانەکە تۆزێت دەتاوی کەم یان وڵاتێکی وەکو تورکیا 100 ساڵ ڕێکە ئەمریکا ئەیپارێزی و بەخێویەکە ئەدامی ناتوێ بەڵام دروست تورکیا بە پێچەوانەی سیاستەکانی ئەمریکاوە ئەچێت لە تاران کۆبێتەوە ئەچێت لە رووسیا لەگەڵ پۆتین کۆبێتەوە یانی ئەمریکا لە میحنەتێکی گەورەدایە بۆیە ئێستا پێویستی بۆیە عادەنەزەرێکی بەهێزی کردوێتەوە وە خاڵی لاواز لە منتیقەکە عێراقا عێراق ڕاستی اقتصادێکی باشی هەیە لە ئێستادا بەڵام داهاتەکەی لای خۆ نییە داهاتەکەی لای ئەمریکایە و ئەمریکا گەڕی پێکات ئەمریکا پێڵێت تۆ دۆلارەکان ئەڕوا بۆ ئێران دۆلارەکان ئەڕوا بۆ ڤێتنام ئەڕوا بۆ هەر شوێنێک ئەمە بەهانەیە ئەم بەهانە و گەڕە چییە بە عێراقەکە ئەمریکا وەکو وتم ئەمریکا ئێستا لە شەڕایە یعنی ئێوە بە عێراق چی بکە لە نێو معادلە سیاسیەکە کاتێک سەرۆکی سین یەتە سعودیا لە زمنیا سعودیا وەکو گەلە کۆمەچیەک زۆربەی وڵاتانی عەربی بان کرد لە زمنیا سۆدانی سەرۆکی عێراق ئەمە بۆ ئەمریکا ئاسان نییە عێراقێکی لە دەستی سەدام ڕزگا کردووە 6,000 جوندی کوشتووە بە تریلیۆن دۆلاری سەرف کردووە بەڵام عێراق ئێستا هەم لە ئۆپیک هەم لەم کۆبوونەوانە لە بەرەی دژی ئەمریکادایە بۆیە دەبێت ئەم معادلەی ڕاز بکرێتەوە واتە ئیسماعیل ئەتەوێ بەڕوونی بڵێ کێشەکە لەوە گەورەترێک کە بڵین تەنها دۆلار بۆ ئێرانە ڕوا معادلەکە زیاتر لەوە ڕواواتە ئاستی نێودوڵەتی شانەک ئیقلیمی بەڵێ لە حقیقەتە ئەمریکا حەز ناکاتەوە تجارەت لەگەڵ ئێرانکەی کە ئێمە ئێستا تجارەتی عێراق لەگەڵ ئێرانە ساڵانە نزیکی 15 میلیارد دۆلارە و هەندێکی مەجبوریشین بۆ نمونە کارەبا ئەکرێ زۆر شت ئەوانە زۆر ئیجباریە بەڵام ئەمریکا لە ماوەی 15 ساڵەیە کە لە دواڕوخانی سەدام چاوی لە زۆر شتی عێراق پۆشیوە مراعاتی کردووە بەڵام ئیتر ئێستا ئیتر بەرەبەرەکە شەڕی ئۆکرانیا ئەبێتە شەڕی ئێسقانشکاندن شەڕی ئیرادا ئەمریکا پەنا بۆ هەموو کارتەکانی خۆی بە بۆ نەبوونا ئەم ماوەیە ئەردۆغان ویستی پەلاماری کوردەکانی سووریا بە کە ئەوە ئیتر خاڵێکە یعنی پەنجەرەیەکە بەسەر سووریا دەڕوانێ بەسەر تووچیا دەڕوانێ یەکسەر تەداخلی کرد ئەمریکا لەمە دوا زەخت لە ئێمەش دەکات لە یەکێتی و پارتیش دەکات و لە عێراقیش دەکات ئەمە منفەزێکە بۆ ڕاستکردنەوەی ئەو هەڵانەی ترامپ کردی بەڕاستی ترامپ ئابڕووی ئەمریکای برد لەو 4 ساڵەیە سومعی ئەمریکایشکان یعنی وای لە هاتبوو ئەردۆغان یعنی گاڵتەی بە ئەمریکا کرد پۆتین ئەگەر بەڕاستی هەر ئەو غەڵەتانەی ترامپ وای لێ کرد پۆتین جورئەتکە و سومعی ئەمریکا بشکێ ئەم شەڕانە دروستکە بۆیە لە ئەساسە ئەمە شەڕێکی سیاسیە شەڕی ئیرادەیە شەڕی هەیبەتە ئەمانە لە ئەستەمبول چارەسەر ناکرێت ئەمە وەشێکی فەنیە ئەستەمبول کاک ئیسماعیل شەوی ڕابرد و ڕاگەندراوێکی بانکی ناوەندیە بوو پارێزگای بانکی ناوەندی لەگەڵ یاریدەدەری وەزیری خەزێنەی ئەمریکا کۆبووبووە هەمومان ڕاگەندراوەکەمان بینی ئەگەر تەحلیلێک بۆ ڕاگەندراوەکە بکەین هیچ بڕیارێکی تیا بوو کە ئەمڕۆ ئەوەی لە بازار ڕوویە پەیوەست بێبەوە ئستاجیان پێش ئەوەی ئەو کۆبوونەوەیە هیچ ئیشارەتێکی ئیجابی بۆ عێراق هەڵکات بە ناوبژی یان با بڵێن بە هاوکاری بەهۆی زەمینەسازی مەلک عەبدوڵڵا پاشای ئوردون تەلەفۆنێک لە بینی بایدن و سەرۆکی عێراق محەممەد شایع سودانی دروست بوو لێرە دوای ئەوە بایدن اینجا گڵۆپی سەوزی بۆ ئەستەمبۆڵ بۆ کۆبوونەوەکەی ئەستەمبۆڵ کرد وتی تۆزێ مرونەت بنوێنن تۆزێ مرونەت بنوێنن ئەوە ئەو بەیاننامەیان دەکرد ئێستا ئەمانە هیچ نیم ئەمە مسەکینن یعنی ئەو ئیزراعاتانەی کە باز دەکرێت بەڕاستی دۆلاری کۆبوونەوەکەی ئەستەمبۆڵ ئەو ڕاگەندراوی هەیە
باسی چارەسەری وردی کێشەکەی تیانە بوو نەخێر سەکنە بەڵێ کێشەکە ئەم وەفدەی کە وەفدی عێراق لە حوتۆشتی مانگە ئەچێتە ئەمریکا ئەم وەفدا ئەتوانێت زۆر شتمان پێ بڵێ ئێمە ئەگەر تەماشای تەلەفۆنەکەی بینی سۆدانی و بایدن بکەین باسی ئیتفاقی استراتیژی ئەکا لە بینی عێراق و ئەمریکا عێراق دەبێت بەڕاستی لە جەبهەی ئێران ڕووسیاسین بێتە دەرەوە لە موئامەرەی ئۆپیک بێتە دەرەوە ئیتمینانی ئەمریکا بکە کە بەشێک نییە لەو موئامەرەیە بەشێک نییە لەو منزومەی کە دژایەتی سیاستەکانی ئەمریکا دەکا ئەو وەفدا و بەڕاستی بێ ئیتفاقێکی استراتیژی لەگەڵ ئەمریکای ئیمزا بکە بەوازحی لە دژایەتی ئەمریکا بێتە دەرەوە ئەو وەختە ئەمریکا ئەو قسانەی کە کراوە لەسەرەوەی بە دۆلار ئەڕوا و تەحریف دەکرێت ئەمانە هەمووی شایعەیە زۆر ئاسایە دۆلار بۆ هەر شوێنێکی دیدا بڕوات دۆلاری عێراقا عێراق نوتی فرۆشە دۆلاری هەیە باشە لە ئێران ماڵەکرێت چێت لە هەر شوێنێکی دنیا دۆلاریان لە پێمان بڵێ بابەتی بازرگانی ڕۆڵی سەرەکیە لەم کێشەکە دروست بووە بەڵێ خۆشێشەکەی بۆ حرەکەی تجاری دروست کردووە ئەم بابەتە لە دیوەفەنیەکەیەوە ئەبێ لە حقیقەتە ئیشی پەرلەمانتار و سیاسیەکان نییە ئەبواە لەم شوێنە ڕۆژانە غورفەی تجارەی سلێبانی و ئیشارەکان باتانە قسام کردایە ئەبواە یەکێتی هەناردە و هاوردە قسام کردە چکە بابەتی بزنسە بابەتی ئیسراد و تەزدیرە تازر ئەزانێت چۆن ماڵ دێنە چۆن پارە حواڵ دەکا کێشەیەکی گەورەتر ڕووەدا لەو دوو هەفتەیە ئەمە چارەسەر نەکرێ یعنی کێشەی کەمبوونی کاڵا لە بازارە کاڵا نامێنێ یعنی بۆ نمونە من خەریبەوە بار کەم دوێنێ ئەمڕۆ تەلەفۆنم کردەوە بۆ شەریکاڵم باری مەکە چونکە چۆن پارەکە حواڵەکەم یعنی نرخی نازانین چۆن دابنی لە بازار ڕاستە کاڵا نامێنێ زۆر خەتەرە من داوا لە ژووری بازرگانی سلێمانی دەکەم و ژووری بازرگانی هەموو کوردستان و عێراقیش زوو بێنە سەرخاد بەڕاستی یعنی نەبوونی کاڵا زۆر لەوە خەترتە بۆ نمونە ئەگەر دۆلار ئێستا لە سەدا کاڵای بەرز کرد بێتەوە ئەگە خودی خۆی کاڵاکە نەما لە بازار لە سەد سەرەکەوێت جا ئەمە مەترسیێکی زۆر گەورەیە بەرەبەرم مەخازنەکان بەتاڵ دەبن و کاڵاژ نایە چونکە کەس ناتوانێت ئێستا کاڵا بێنێ کەس ناتوانێت تۆ کاڵا دێنی چۆن تەحویلیەکە وەڵامە بەستمە کاک ئیسماعیل لێ پرسم حواڵی بازرگانەکان چۆنە بەس پێشەوە پرسیارێکی گرنگ هەیە بانکی ناوەندی دوای ڕاگەندراوەکەی ئەستەمبول کۆمەڵێک ڕێوشوێنی ڕاگەیان بۆ خوێندکارانە توان سوودمەند بن لە دۆلار بە بەهای فەرمی بانکی ناوەندی ئەوانەی کە لە ڕووی چارەسەرەوە پێویستیان لە ڕووی تەندروستیەوە ئەمانە بەڕاستی چارەسەری دابەزینی دینار بەرامبەر بە دۆلارەکەن نەخێر ئەوە زۆر بچووکە عێراق پێش ئەوە زمانەگە تەماشاکەی ئامار وەربگرا عێراق ڕۆژە بووە 200 میلیۆن دلاری خستۆتە بازارەوە ڕۆژە بۆ 220 میلیۆن دلاری خستۆتە بازارەوە ڕۆژ هەبووە یعنی لە 150 کەمتر نەبووە ئەمە عەرز و تەڵەبە تۆ چەند دلار بخەیتە بازارەوە اعتیادی قیمەتی دینار ئستقرارەکە و ئەوەستەیە بەڵام ئەمانە کە باسیەکەی لە سەدا پێنجیش کێشەک حەل ناکات چونکە عەرز نییە زۆر کەمەوە عەرزە بازا عێراق وڵاتێکی مستەوردە یعنی هاوردەی زۆرە پێویستی بەوەیە ڕۆژانە دۆلار بخەیتە بازارەوە و تازرەکان لە ڕێگای مەکتەب حواڵەکانەوە دۆلارەکانیان حواڵەکەن بۆی کاڵا بێنن خۆ ئەمە مەسلەیەکی زۆر وازەحە یعنی هیچ حکمەتێکی تیانە عێراق دۆلار ئەفرۆشیە بە بانکەکان و بە شەریکاتی سەیڕەفە ئەوە نیشتەحویلەکەن کاڵا دێت ئەوەی تر هەموو سینناریوەیە هیچی ڕاز نییە باش سپیکردنەوەی پارە و تەهریبی پارە و من بە هەموو قەنەعاتێکەوە مەسوولشم لە قسەیە ئەمە ئەسڵ وەساسی نییە بەس بەهانەیەکە لەبەرەوەی عێراق نقطەی عێراق زەعیفە دۆلارەکانی لای خۆنیە و هەڵایەکی عەلامی گەورە دروست دەکرێت ئەمە زۆر خەتەرە دوێنێ لە ڕێگای کەرکک 100 میلیۆن دینار جیەوە 100 میلیۆن دینار چییە ئەمە تەهریبە دوێنێ لە دیا لە 2 میلیۆن دلار گیراوە ئەمە زۆر باسیەوە کرێ ئەو بڕەشی کە ئێستا بانکی ناوەندی خاتە ڕوو بۆ نمونە 90 میلیۆنە 50 میلیۆنی کاشە بانکەکان کە وەریەگرن قۆرەخکاری تایە حکوومەت ناچێوان کۆنتترۆلکە ئەچێت دەڵاڵی بچوو گەوەی کە بە بڕێکی کەم لە بازار مامەڵاکە و ژیانی ڕۆژایی لەسەرەتی ئەو دەستگیرەکە هاوڕای لەگەڵم قسە بەڵێ ئەوە ڕاستە خۆی بانک لە ڕێگە ینی بانکەکان و حتا شەریکاتی سەیڕەفەشەیە شەریکاتی سەیڕەفەشێ و بانکیشەیە لە بانکی مرکزی دۆلار وەرەگەیە بە 140
45 و 46 ئەوان تامان بەوە نایفرۆشنەوە پێشتری شەروا بۆ وەختە کە بە 1970 وەریانەگە جاری وا بوو بە 125 و 130 ئەمە ئیراداتێکی زۆر ئەمە جۆرێکە لە قۆرخاری بەڵام ئەمە ئەسڵی کێشەکە نییە یعنی هەر کەسێک لەو جێگایە بێ هەر کەسێ بانقیە بێ عینەش دەکات دۆلاری بە 146 دەست دەکەوێت لە بازار چەری بۆکە ئەیفرۆشیە بەس ئەمە کێشەکە نییە ئەمە لە حقیقەتە عرض و تەڵەبە عێراق ئێستا بڕێکی کەم دۆلارە خاتە بازارەوە ئەمریکا گەڕی پێکە لە پشتەوە دافعی سیاسی هەیە دەبێت ئەم کێشەیە ئەبێ سیاسیەن حل بکرێت ئەبێ وەفدی عێراقی سیاسیەن ئەو قەزیە حلکە ئەبێ بەیتی شیعی چیتر وەکو جاران بارزوی خۆیان کاتێشان نێنن بە منتیقەی خەزراوە بینێ بە سەفارەتی ئەمریکا و لەناو پەرلەمان پرۆژە بەرن بۆ دەرکردنی سوپای ئەمریکا و نازانم چی ئەمانە دەبێت ئەم حکایەتانە کۆتایی پێبێت. کاک ئیسماعیل با پرسیاری وەکەم زۆر جار بانکی ناوەندی حکوومەت عێراقڵێ کە بازرگانە نتوانن بە ئاسانی دۆلاری 146,000 و 147,000 دەستکەوێت ئایا بە فعلەن ئێستا بازرگانێک بێوێ کاڵای بە فعلی لە هندستانەوە هێناوە لە ئێرانەوە نا لە هندستان کە هیچ کێشەیەکی نییە هەموو پسوڵەکانیشی ڕاست بێ لە بانکی ناوەندی دەتوانێت بە 147,000 یاخود لەو بانکانی کە لە بانکی ناوەندی وەرەگرن 100 دۆلاری دەستکەوێ و حواڵێکن بووی جارێ ئەوە بە نسبەت تاجرەکانی کوردستانە کولەن کێشەیە هەر ئەمڕۆ با بڵێن لەم ڕۆژانەیە خەڵک چووە بۆ بانکەکانی کوردستان طبعا بانک هەموو بانکێک مسجلە لە عێراق ئەو بانکانەی کە لێ ئیش دەکەن کە تۆ ئەڵێ من ئینڤۆیسمەیە پارەم بۆ حواڵکە بۆ هندستان دەبێ ئەو کۆمپانیایی کە لە بەغا تەجی کرابێ کۆمپانیەکانی کوردستان لە سەدا یەکیان مسجلنە لە عێراق یعنی تۆ ئەبێ لە عێراق تەسجیلت کردبێ دووش ئەڵێ بەرازیمەی ئەو 3 ساڵان بۆ بێنە حسابی ختامی کە زەریبەت دابێ یعنی ئەوە ئاسان نییە لە حقیقەتە بزنسی لە ڕێگای ئینڤۆیس و بانکەوە لەوانەیە لە سەدا 20 تجارەتی عێراق بێت لە سا هەشتاکەی لە ڕێگای شەریکاتی حواڵەوەیە زۆر ئاسانە دوم بۆ نمونە تاجرێک گەچێت لە دووبەی 20 سارە ئەکرێ ئەچێت لە 20 معرەزی سارە دەکرێ یەکێک گەچێت لە تورکیا بۆ نمونە ش دەکرێت یەکێک گەچێت 10 با لە قوماژەکرێ یەکێک گەچێت 4 با لە کراس دەکرێت لە شوێنێکا کۆ بێتەوە تر دەقڵەکرێ ئەمە بە ئینڤۆیس ناکرێ یعنی بزنسی ئەوەی کە ئەمریکا باسیەکە تۆ بێ ئینڤۆیس زارە بڕۆ لە تاجرەکان پرسە بڕۆ لە بازار پرسە کەس ناوی ئینڤۆیس نازانێ دەبێت ئەو ئینڤۆیسە بەری بۆ بانک قوبوڵی کە اینجا شەرت و شروتەکانیان زۆر قورسە بەنسبەت تاجری کوردستانەوە هەر زۆر قورسە لە ئێستادا چونکە هیچی مستەجل نیە لە عێراق ئەمە یەک دوو تجارەتی ئێران ئەسڵان هەر تەحریمە ئێمە ساڵی لە 10 بۆ 15 میلیارد دلار تجارەتمانەیە لەگەڵ ئێران هەر حواڵەی بانقی نیە هەر ئێران خۆی لەژێر حەسارەیە یعنی تجارەتی ئێران بە کاملی دەوەستێ کە ئەوەش قورسایەکی زۆر دروست دەکات چون کاڵای ئێرانی هەم تا ڕادێ کاڵایکی معقولە هەم سعریشی مناسیبە و بە ئاسانی دێت زۆرێکی نسیکە ئەمە یعنی کێشەیەکی گەورە دروست دەکات زۆر باشە سپاس بۆ ئیسماعیل گەڵاڵی ئەندامی لیژنەی دارایی لە خولی پێشووی پەرلەمانی کوردستان کە لەگەڵمانە بووی و زۆر باش شرۆڤەی بارودۆخەکەت بۆ کردین و ڕێوشێنی شت پیشانە کە حکوومەت چی بکات لەسەروی هەمیەوە بابەتەکە سیاسیە پرسە سیاسەکە لەگەڵ ئەمریکا چارەسەر کرێ ئەو بەهانەیە بە عێراق ناگیرێ لەگەڵ پەیامنێری کوردستان نیوز لە هەولێر بۆی بزانین بەهای دۆلار چ گۆڕانکاریی بەسەرا هاتووە بە تایبەت کە هەواڵی نوێژ هەیە لەگە قارەمان جەوهەر پەیامنێری کوردستان نیوز لە هەولێر قساکەم قارەمان ئێستا بەهای 100 دۆلار لە بازاری ئاڵوگۆڕی دراو لە هەولێر چەنە کڕین و فرۆشتن چەنە و ئەم ڕۆوانی کە دۆلاریان کڕیوە کێ بوون کڕین زیاتر بۆ یا فرۆشتن بەڵێ بیلال 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر 163,800 دینارە کە تۆ بسی 100 دۆلار بفرۆشی لەم نووسنگانەوە ئەگەر 100 دۆلاریش بکڕی بە هەماشەوە بە 164,400 دینارانی لە دوای نیوەڕۆ بیلال زۆرێک لە جێگیری پێوە دیارە بەهای دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی هەرچەندە لە دوێنێشەوە ینی بە جۆرێک لە زۆرەکان بەهای دیناری عراقی بەرزبوونەوەی بەخۆیەوە بینی و چاوەڕوان دەکرێت بیلال ینی لەم شەو زیاتر بەهای دیناری عراقی بەرامبەر دۆلاری ئەمریکی زیاتر باکەی زیاتر ببێت بۆ پێیکە ئەنی باز لەوە دەکرێت کە نزیک دەبێت لە 160,000 دینار و 158,000 ینی قسم لەگەڵ بەشێک لەو نووسنگانە کرد ئەوان باسییان لەوە کرد ینی چاوەڕوان دەکرێت ئەم شەو وە سبەی
زیاتر بەهای دینار بەرامبەر دۆلاری ئەمریکی زیاتر بەرز ببێتەوە هەرچەندە ینی لە ماوەی ڕابردوو بە تایبەت لە دوێنێ شەوە تا ئێستاژ ینی قەرەباڵغی لە بەشێک لە نووسنگەکانی ئاڵوگۆڕی دراو دەبیندرێتن لەگەڵەوەی کە بازاری بۆرسە ئەمڕۆ لە هەولێر نەبوو داخرابوو هەرچەندە بەهۆی پشووە ڕۆژی شەمەیە چاوەڕوان دەکرێت سبەی ینی ئەو قەرەباڵغیە زیاتر بکەوێتە بازاری بۆرسەی هەولێر بە تایبەت ئەو شوێنەی کاپەی دەوترێتن بازاری ئاڵوگۆڕی دراو لە هەولێر ئەوەی کە هەیە بیلال ینی زۆرێک لە جێگیری پێوە دیارە وەک باسم کرد ینی خەڵک دێ ینی ئەوەی کە پێویستی بە کڕینی دۆلار بێتن دێ دۆلار دەکرێتن ئەنی کەمە ینی ئەوەی کە دەبیندرێتن دۆلارێک دەکرێتن بەڵام ئەوەی ترکە پێویستی بە پارەیەکی زۆرتر بێت ینی جوێبیستی ئەوە بووە کە لە سبەیەوە زیاتر بەهای دیناری عراقی بەرزتر دەبێتەوە خۆی هەڵگرتو لە سبەی و لە ڕۆژانی داهاتوو دۆلارەکان ینی بکڕن بۆ پێیکە ئەنی ئەو ڕێوشێنانە و ئەو کۆبنەوانەی کە کراوە هەم بانکی ناوەندی عراق و وەزارەتی گەنجینەی ئەمریکا و چاوەڕوان دەکرێتن ئەنی زیاتر بەهای دیناری عراقی بەرزتر ببێتەوە دۆلار ینی بە قسە بازارڕێکە دۆلار زیاتر بشتێتن و دا بەزێتنی خەڵک کڕینەکە کەمترا فرۆشتنەکەش زیاتر بەراورد با چەند ڕۆژی ڕابردوو جیازێک لەگەڵ فکردن و فرۆشتن نزیکەی 1100 دینارێکە 163000 کڕینە 164000 فرۆشتنە لەگەڵ هێمن قادر پامنی کورسان نیوز لە سلێمانی قساکەمزانی بارودۆخی دینا بەرامبەر بە دۆلار ئەمڕۆ لە سلێمانی چۆن بوو هێمن ئەمڕۆ ئەو گۆڕانکاریانە چی بوون کە بەسەر بەهای دینا بەرامبەر بە دۆلاری ئەمریکی ڕوویە بیلال ئەمڕۆ بازاری ئاڵوگۆڕی دراوە بازاری دۆلارەکەی چاری سلێمانی بەڕاستی توانین بڵێن جموجۆڵێکی زیاتری پێوە بوو پێوە دیار بوو چونکە هەر کاتێک خستنە ڕووی دۆلار زیاتر بێ ئەمە واکە دۆلارەکە دابەزێ ئەمە بەهای دۆلار دابەزێ لە ئێستادا کە بازار داخراوە بەهای 100 دۆلاری ئەمریکی لە 163 بۆ 164 لەو بینە یاریەکە هەمیشە لە دوای داخستنەوە ئەو سیعرانی کە بڵاو بنەوە بەهای دینار یا بەهای دۆلار ئەمە ئەو سیعرانن کە هاوڵاتیان خوان زۆرجار لە ڕێنووسنگەکانەوە بڵاوەکەن ئەمە زۆر جار سعرێکی ڕسمی نیە چونکە تاکو بازار نەکرێتەوە بە تەواوەتی ڕسمی ئەو بوو دوێنێشەوە دوای کۆبوونەوەی بانکی ناوەندی عێراق و وەزارەتی خەزانەی ئەمریکا لە ئەستەمبول ئەتوانین بڵێن بەڕێژێکی زۆر دۆلار هاڕێ کرد هاتە سەر 162 بۆ 163 کە هیچ کاتێک لە بەرزبوونەوەیە نزیک 10,000 بۆ 12,000 دۆلار بەرز نەبووتەوە تەنیا ئەگەر بەرز بوو بێتەوە 5,000 دینار یان 6,000 دینار بەرز بووتەوە بەڵام لە دابەزینە زۆر بە خێرایی دابەزیەوە من ێسایەکێک لە نووسنگەکانی ئاڵوگۆڕی دراو خاوەنەکەی لە لای منە ئەمە قسە و باسکەین زیاتر ئەم کاتت باش ئەگەر پێمان بڵێ ئەمڕۆ بازاری دۆلار چۆن بوو ئەوە ئایا دۆلار بە چەند مامەڵی پێوەکرا تا چەند هاوڵاتیان گەشتبین بوون بە نەخواروی بەهای دۆلار بەڵێ باشتر بۆ جەنابتان ڕاستی ئەمڕۆ لە چاو ڕۆژی پێنجشەمە کە بازار کرایەوە نزیکی 11,000 دینار فەرق هەبوو بە 164,500 دینار بازاری دۆلاری سلێمانی کرایەوە دوای کرانەوەی تا 160 و تقریبا 7,000 ڕۆی هاتەوە خوارەوە بازار لە 163 و 750 داخرا بەڵام 163,000 بینی دۆلار بڵێن ینی ئەم سەرانەی هەمووی بینیوە ڕۆژی پێنجشەمە کە بازار داخرا تقریبا بە 173,750 داخرا بازار ئەوە بوو ئەو ڕێکەوتنی ئەستەمبول کە ئەو ڕۆژە کرا ڕۆژی جومعە کۆمەڵێک سعر دەرچوو بەڵام ئەو سعرانی احتیمادی لەسەر نەکران بۆ نمونە ئەیان و 155,000 یا بۆ نمونەیان و 158,000 ئەمانە بڵین تقریبا وەکو هەوایی وابوو بە هەوای پرسیارەوەی لەکەی پێشبینیان چیە یان چی چاوەڕوانەکەن بۆ ڕۆژانی ئایندا بە تایبەت بۆ خستنە ڕووی دۆلار بەڵێ هاوکار میلانە پرسیارا کە ئایا پێشبینی چیە کرێت لە دابەزینی بەهای دۆلار یان بەرزبوونەوەی بەهای دۆلار بۆ ڕۆژانی داهاتوو بە تایبەتی ئەگەر بێت و حکوومەتی عێراق و بانکی ناوەندی بڕێکی زیاتر دۆلار بخاتە بازاڕەوە بەڵێ ڕاستیەکەی ئەم ڕێکەوتنە ئومێدێکی لای خەڵک دروست کردووە بەڵام ئەوە نییە کە بڵین خەڵک هێشتا احتیمادی بڵێن سیقەی زیاتری بە دۆلارەکە هەیە بانکی مرکزیش تەوزیعاتی کەمە ڕاستی یعنی ڕۆژی وا هەیە 30 ملیۆن دۆلار نەقدیە خاتە بازاڕەوە زۆرەکەی 50 ملیۆنەخە
دەورێکی زۆر زۆریە بۆ نمونەی سەس بەیانی ڕۆژی یەکشەمە ئەگەر 100 میلیۆن سەر و 100 میلیۆن نەقدی بخاتە بازارەوە احتیمالی هەیە ینی با من شتێک نەڵم دوایوانە احتیمالی هەیە دۆلار زیاتر دابەزێت بێگومان هەموو ئەمانە گریمانن کە باس بەڵێ ینی تەوزیعاتی بانکی مرکزی دەوری زۆر زۆرە لەسەر بازار ئەو ڕۆژانی کە بۆ نمونە 30 میلیۆنەکە لەگەڵ 50 میلیۆنە ینی 20 میلیۆن دلار فەرقەتی تقریبی 1000 ناریاری بە دۆلارەکە هەر لەگەڵ تەوزیعاتەکە دوایەوە ئەچێتەوە سەرەوە دوایەوە دیسان سەرەکەوێتەوە ینی ئێستا ئەوەی کە ئومێدی لای خەڵک دروست کردووە ئەم ڕێکەوتنەیە ئەوش ئومێدێکی زۆر بەخوت نییە خەڵک تا ئێستا زیاتر سیقەی بە دۆلارەکە زیاتر پرسیارەکەم ئایا ئەمڕۆ خەڵک زۆر هات دۆلار بگۆڕێتەوە بە دینار ئەمڕۆ خەڵک ڕاستیەکەی ئەوە نەبوو لە چاو ئەوە نەبوو ئەو ڕۆژەی کە 175,000 بوو ئەوەنە خەڵک دۆلاری کڕیوە ئەمڕۆ ئەوە نەبوو کە داش بەزیەوەنە دۆلار نەفرۆشراوە ئاین لە 175,000 بازار زۆر زۆر گەرمتر بوو لە چاو ئەمڕۆ کە گەڵا هاتوو 163,000 دینار ئاین لە بەرزیە بازار گەرمترە وەک لەوەی لەم ساعتێکە ئێستا هەیە سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیارەکانە لە کاتمانگرتی بەڵە بیلال ئەوە زانیارەکان کەلایمە بوو بێگومان بازاری درا و دۆلار هەمیشە لە بەرز و نزمدایە باش سپاس هێ من زانای زۆر باشیان لەگەڵ میوانەکە لەگەڵ شێوانخدە پامێری کورسان نیوز لە دۆ قساکە بزانین بەرزبوونەوەی دۆلار لە مای ڕابرد چ کاریگەرێکی بوو لەسەر نرخی کاڵا و شمەک لە دۆک شێوان گۆڕانکاریات و بەسەر نرخی کاڵا و شمەک لە دۆک بەێ هەرچەندە عەش ڕۆژە پێشەمێدا تانها ئیرۆژی بازاری ئاڵۆگۆڕال دۆکێ نینە بازار داخستیە ڕۆژە شەمێژی بازار نە لە ئەویال باژێڕندنیان هەرێ بە کوردستانی و عێراقێت تێتە بەرچاف و گۆڕانکاریت بەهای دۆلاری دەچێت خەڵک چاوەڕەیە و ئەو گۆڕانکاریە داکەتنە بەهای دۆلار یعنی باشبوونە بەهای دیناری عێراقی بەرامبەر دۆلاری گۆڕانکاریت بازاری دەبکات هەرچەندە ڕۆژانیان بوو یعنی هەفتیان بووری گرانبوونە بەهای دۆلاری بەرامبەر دیناری عێراقی گەلە کارتێکردن بازاری کرد و تایبەژی پارێزگەها دۆکێ و هەموو کەلوپەل هەموو پێدڤێن خەلکێن ڕۆژانە بەهایوان گەلە گەرانتر لە هاتووە تەنها گۆڕانکارین وەسەعف پشتی گۆڕانکاریت بە دیناری داچوی بە دیناری بچەکێ برم بی بەرامبەر دۆلاری لێ هاتان هۆ گۆڕانکاری توسات بازاری دەچێ نەبینە بەهای کەلوپەدا وەک خۆ گرانمایە خەلک چاوەڕێت تێداکردن و سوباهی پشتی داوامن بژن داوم دەستگەهێن میری ڤەت بن سا پشتی بۆرسا ڤەت بن خەلک چاوەڕێ بکەن ئێدی هەم لە ژنێن چاودێریە قایمقامی هەمژی هەوڵ بدە دناوە بازاری دۆکشدا بەهای کەلوپەلا بچەکی ئەرزانتر لەبێت و خەلک پتر قاستا بازاری بکات بۆ ڤەلڤینە بکاتە بازاریدا خەلک پتر کڕینە کەلوپەلا بکات بەێ سپاس شێوان زانای زۆر باشیان لەسەر ئەوەی دۆلار چکاریگەیەک لەسەر نرخی کاڵاشمە لەسەر کاتی بابەتە گرنگەکەیە بزانین ئەم ڕێوشێنانی حکوومەت لەگە بانکی ناوەندی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو ڕایگەیاندووە ئەیگرێتە بەر ئەو دانوستانانی هەن ئەو سەردانی وەفدەکە هەیە فێلەن ئەمانە چارەسەری داوەزی دینا بەرامبەر بە دۆلارەکەن یا بابەتی موسەکینی لەگەڵ کەسێکی زۆر شارەزا کە ئەم ماوەیە قسەکانی هەمیشە بە هەندووە گیراوە گفتوگۆکەم کەویش بەڕێز دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووی وەزیری وەزارەتی بریکار بۆ لە وەزارەتی دارایی لە عێراق لە ماوەی ڕابردوو کە ئەزمونێکی زۆر باشی هەیە هەم لە ڕووی ئەکادیمیەوە لە بابەتێکە زۆر شارەزایە هەم لە ڕووی ئەزمونیشەوە ئەزمونێکی زۆر باشە لە باردۆخی عێراق بە تایبەت کە ماوەی 8 ساڵە بریکار بۆ لە وەزارەتی دارایی عێراق و ئەم ماوەیە قسەکانی جێگەی بایەخ بوون هەمیشە قسەی منطقی و واقعی لەسەر بارودۆخی دینا بەرامبەر بە دۆلار کۆ بێگوان لەسەر بابەتەکانی تریش بەڵامەوەی کە زیاترمە بەسمە لەسەر بابەتی دینا بەرامبەر بە دۆلار هەوڵی دەین لەسەر بابەتی بودجە ئەوانش گفتوگۆ بکەین ئەگە حاضر بێ ئامادە بێ لەگەڵ دکتۆر فازڵ قساکەم کاک دکتۆرەم کاتت باش بابەتە گرنگەکەمان هێشتەوە بۆ بەڕێزە ئایا ئەو ڕاگەیەندراوەی کە شەوی ڕابردوو هەبوو لەسەر کۆبوونەوەی پارێزگاری بانکی ناوەندی لەگەڵ یاریدەدەری وەزیری خەزیێنەی ئەمریکا هەروە دواتیش ئەو ڕۆژێنانی کە بانکی ناوەندیش بڵاوی کردەوە ئەمانە چارەسەری سەرەکی دابەزەی دینارن بەرامبەر بە دۆلار سپاس کاکە بیلال سڵاو و ڕێزم لۆ جەناب تلۆڤینەرانی خۆشەویست نەخێرەوانە چارەسەری سەرەکی نین ینی چارەسەری نیهایی نین لۆ ئەو کێشەی کە ئێستا هەیە لە عێراق ئەو کێشەی کە هەیە ئێستا حالیان لە عێراق تۆزێکی ڕەبتە طبعاً بە سیاسەتەوە نەک تەنها هەمووی جانبەکی مالی بیت بەڵام دائیمەن اقتصاد و سیاست دوو تەوئەمن ئیتر لە یەکتر جیا ناکرێنەوە بە هیچ شێوەیەک ئەویش ئەوەیە حقەتەکە مەسەلەی تەهریبی دۆلارە ئەو تەهریبەی کە لە عێراقەوە دەکرێتەوە خاصەتەن بە نسبەت ئەمریکا ئەوڕۆ ئێرانە مەسەلەی ئێرانە چونکە ئێران لەبەر دوو سەبەبی یەکەم ئێران نەهاتە ژێر با بڵێن ئیتیفاقی نەوەوی سەبەبی دووەم ئێستا ئێران کەوتوێتە محوەری رووسیا و با بڵێن
ینی تەعاونێکی زۆر هاوکارێکی زۆر لە بینی بانکەکانی ئێرانی و ئێستا ڕووسی هەیە ئەو دوو سەبەبە هەرە ڕئیسەکانن و ئیلات مەسلەی تەهریبی دۆلار پێشتریش هەبووە مەسلەی با بڵێن شیعەکان کە دژی ئەمریکا بوونە پێشتریش هەر دژی ئەمریکا بوونە لە 2004ەوە تا ئێستا ئەو مۆزوعانە بەردەوامە بەڵام ئەوە دوو سەبەبی ڕئیسین ئەنجا ئەمریکا بە حقات هۆشداری دایتە عێراق کە دەبێ ئەو تەهریبی دۆلار و سپیکردنەوەی پارە ڕابگرن زۆر سپیکردنەوەی پارە بەلای ئەمریکا وا پێدەچی زۆر مهم نەبی مەسەلەکە تەهریبە و مەسەلەکە فقط محوەری ئێرانە وإلا ئەمریکا زۆر باش دەزانی هەموو با بڵێن بەرپرسا گەورەکانی عێراق چەند پارەیان هەیە و پارەکانیان لەکوێ و قەت توخودی ئەوان نەکەوتیە ئەوەی کە هەیە مەسەلە ئێرانە ئەنجا ئەو تەهریبی دۆلارە دەبێ ڕابۆستی بە هەر شکلێک مەسلەی ڕاگررتنی تەهریبی دۆلاریش لە حکوومەتی عێراق ئاسان نەبوو بە حقات پێویست بەوە بوو کە مەزموعەیەک ڕێکار بگریتە بەر ڕێکارەکانی کە بانکی مرکزی عێراقی گرتێ بەر لەگەڵ حکوومەت ڕێکارەکان زۆر خاون زۆر لەسەرخۆن ئەو ڕێکارانە بە ئاسانی ناتوانن با بڵێنجەی خۆیان بکەنەوە بکەونە سەرسکە حتا ئەو با بڵێن ئیجتیماعی کە لە ئیستانبول کرا ئەو ئیجتیماع مجرد با بڵێن جۆرە لێک تێگەیشتنێکی تێدا بوو ئیتیفاقی تێدا نەبوو قەراری تیادراوە یا تەنها ڕاوێژکاری بووە نەخێر هیچ قەراری تێدا نەدرایە بەس مەسلەیەکی ڕاوێژکاری بووە مەسلەیەک بۆ لەوەی ڕێخۆشکەر بیتەوەی کە کاتێک کۆفدی عێراق دەچێتە ئەمریکا لەگەڵ بەرپرسانی با بڵێن وەزارەتی خەزانەی ئەمریکی و لەگەڵ بانکی فیدرال کۆدەبنەوە لەوەی زەمینە سازیەک کرابی لە ئەو کۆبوونەوەیە ووا پێدەچی کە وەکیلی وەزارەتی خەزانەی ئەمریکی مەزموعەیەک پێشنیاری دابیتە برادەرانی خۆمان برادەرانی ئێمەش بە حقات مشکلەکە ینی ئەوەی کە هەیە ئێستا چارەسەری بنەڕەتی نییە تا ئەو کاتەی کە نەگەنە نەتیجەیەکی نهایی و ئیتیفاقێکی نهایی لەگەڵ ئەمریکا و بانکی مرکزی نەتوانیت وەکو جاران پارە بخاتە بازار ئەو مشکلەی دۆلارە هەر بەردەوام دەبیت مشکلەکە زیاتر ڕەبتە ئەوڕۆ مشکلەکە ڕەبت بۆ بە عەرز و تەڵەب بەڕاستی پێت بڵێم جاران بانکی مرکزی عێراقی بە معدل ڕۆژانە 250 میلیۆن دلار ئەگەر معدل حساب بکەین خستوێتە بازار ئێستا ئەوەی دەخاتە بازار لە 400 میلیۆنە طبعا ئەوەی کە لە 400 میلیۆنە بەقەدەر ئەو تەڵەبە نییە کە لەسەر دۆلار هەیە لەلایەن خەڵک ئەنجالۆیە ئەو کێشەیە دروست بووە ینی مەسەلەیەکی ئابوووریە ینی فۆرمولەیەکی ئابوووریە مەسلەی عەرز و تەلەب ئەگەر هاتوو برادەرانی ئێمە بەڕاستی بتوانن لە واشنگتۆن لەگەر بەرپرسانی ئەمریکا و بگەنە ڕێکەوتنێکی باش و بتوانن ئەو مۆزوعە عەلە الئەقەل تەئجیل بکەن یان تەئجیلیشی نەکەن لۆ ماوەیەکی کورت ینی مەسەلەی ڕێکارەکان بتوانن دوو قەناعەتیان پێبینن کە ڕێکاری سەریع بگرنە بەر و ڕێکاری خاویش هەردوو ڕێکارەکە بەیەکەوە بەیەک با بڵێن ئیتیزاحیش بکەن بە تەسەووری من دەتوانن ڕاگەندراوەکەی ئەستەمبول پرسیار لێ بکەم ئەوەی کە شەوی ڕابردوو ڕاگەیەندرا ئەگەر وەکو تەرجومەش باسیکەین کاتێک باسی جێگیرکردنی سعری سەرفی عێراقەکە لە ڕێگەی چەند ئالێتێکەوە ئایا ئەو ئالێتە خستنەڕووی دۆلارە بە هەمان بڕی پێشوو کە 100 دلار 147 و 140 بوو یاخود ئەم ئالێتەیەکی ئێستا عێراق خۆی جێبەجێیەکە نەخێر هەمان ینی ئالێتەکە ئەوەیە کە ڕێکاری تر ببینرێتەوە لەوەی تەهریب نەکرێ ئەنجا ئەوەی کە ئێستا عێراق جێبەجێی دەکات دەیەوێت لە تەهریب مەسەلەی تەهریب کەم کاتەوە لۆیە پارەی کەمتر بەقەدەر ئەو ڕێکارانە بەقەدەر ئەو خەڵکانەی کە فعلەن تاجری حەقیقین بازرگانی حەقیقین پارە دەخاتە بازار ئەوەیە مشکلەکە یعنی مەسەلەن ئەتوو ئەو ڕێکارانە بەڕاستی ئەوەی سەرەکی نین لۆ چارەسەرکردنی کێشەکە تو 2000 دلار بدەیە مەسەلەن هاوڵاتی بانکی ناوەندی شەشەوی ڕابردوو ڕاگەیان بۆ پێدانی دۆلار بە بەهای فەرمی بانکی ناوەندی بە خوێندکاران بۆ چارەسەری پزیشکی بۆ گەشتیاران لە 5000 بۆ 7000 فعلەن ئەمە چارەسەری دۆخی دابەزینی دینا بەرامبەر بە دۆلارەکە بازاری تینووی دراوی عێراقی ئەشکێنێت تینوێتی ئەشکێنێ نەخێر ئەبەدەن چونکە ئەو مەبلەغانە ئەو مەبلەغە گەورە نینە تو ڕۆژانە چەند دەخەیە بازار لۆ ئەوە ینی لۆ ئەو مەسائلانە ئەو مەسائلانە مەسائلی لاوەچین مەسائلی سەرەکی نین بەس ئەوە لۆ ئەوە بوو کە بڵێن بانکی مرکزی مەزموعەیەک ڕێکاری تری گرتیتە بەر لۆ ئەوەی بتوانن تەسیرێک لە بەرزبوونەوەی نرخی دراوی عێراقی بکەن
و تەسیرەکەش کرا إلى حدك بەڵام بەڕێی من ئەگەر کێشەکە بە تەواوی چارەسەر نەکرێەوە نەگەڕینەوە سەردۆخی جاران و نەتوانین پارەیەکی زۆر بخەنە بازار ئەو کێشەیە بەردەوام دەبی و جارێکی تر ممکنە نرخی دراوی عێراقی دابەزیتەوە و بێدەوارم کە برادرانی ئێمە لە ئەمریکا بتوان قەناعەت بە بەرپرسانی ئەمریکا بینن لۆ ئەوەی کە هەردوو ڕێکارۆک و باسم کرد ڕێکاری سەریع و ڕێکاری خاو بەیەکەوە بگرنە بەر لۆی ئەو تەوازونە ڕاگرن لە بینی سعری دینار و بەرامبەر بە دۆلار ئەگەر ئەوە نەکەن بەو ڕێکارە لاوەچیانە ناتوانن نرخی دینار بەرزکەنەوە بیگەڕینەوە سەردۆخی جارانی خۆی. زۆر باشە ئەمە پرسیارەوەکەم دڵنیام زانیاریت هەیە و لەسەر ئەزمموی شت ئەوەی باسیەوە کرێ 9 مانگ مۆڵە دراوە بە عێراق پروپاگەندەیە یان ئەسڵ و بنەمای هەیە بە بۆ چوونی خۆ یا پێی زانیاری تا ئێستا سیر کە مەسلەی 9 مانگ تا ئێستا ئەوە پرۆپاگەندەیە تا ئەو لەحزەیە بەڵام بە گوێرەی معلوماتی من چووکە من تۆزەکەم باس کرد لۆ جەنابێت ینی گوتم ماوەیەک بدرێت بە عێراق لۆ ئەوەی هەردوو ڕێکارە سەریعەکان و ڕێکارە خاوەکان بە یەکەوە ئیش بکەن بە تەسەووری من لە ئەمریکا دەتوانن بگەنە ڕێگا چارەیەک بەڵام نەک 9 مانگ ممکنە مەسەلەن 3 مانگ تا 6 مانگ ینی مدەتێکی وا بدرێت لۆی بتوانانی عێراق بە تەواوی ڕێکارەکان بخاتە سەرسکە لەبەرەوەی ئەمریکاش بەڕاستی پێت بڵێم نایەوێت کە عێراق بڕوخێ نایەوێت عێراق وەزعی ئابوووریەکەی تێک بچی و زۆر پشتیوانی لە عێراق کردیە من خۆم 10 ساڵ وەکیلی وەزارەت بوومە دزانم ئەمریکیەکان چ پشتیوانێکیان لە ئێمە کردیە هەر کات پێویستیمان بە هاوکاری ئەمریکیەکان هەبووبی ئەمن چوومەتە ئەمریکاوە لەگەڵیان دانیشتوینەوە هاوکاریان کردینە باوەڕ بکە تا حدی زۆر هاوکاریان کردینە لە جانبی دارایی باز دەکەم ینی نەجانبی سیاسی ئەنجالۆیە بە تەسەوری من ئەگەر برادرانی مەوە بە تەسەوری من برادرانی باشیش دەچنە بەغدا دەچنە واشنتۆن چونکە خودی محافظی بەنکی مرکزیە و مستشاری سەرۆک وەزیرانە دکتۆر بزور کە پێشتر ئەسەن با بڵێن جێگری محافظی بەنکی مرکزی بۆ پیاوێکی زانایە لە بواری بانکی مجموعەیەک دەچن بەڵام دەبێ سیاست و مال تێکەڵاو بکەن لە ئەمریکا یعنی ناکرێت و فقط بە جانبی مالی قسە بکەیت دەبێت سیاست و مالیە تێکەڵاو بکەن بە تەسەوری من دەتوانن تەسیر لە ئەمریکا بکەن لە ئەوەی جارێ ڕێکارەکان با بڵێن مەجالێکیان بدرێتێ لە ئەوەی بە تەواوی ڕێکارەکان بکەونە سەرسکەی خۆی باش ڕاگەندراوی حەلبوسی هەیە سەرۆکی ئەنجومەنی نێرانی عێراق سەرنجستانی بۆ ڕاکێشم کاڵێت پێویست ناکە هاوڵاتیان دڵڕاوکیان هەبێەوەی کەمجار نییە بەهای دینار دابەزین تۆمارەکە و زانیاری زیاتری شتان پێدەین لەسەر ڕاگەیەندراوەکەی بەڵام کاک دکتۆر فازل ئەمە پرسیاری سەبارەت بە بودجە بکەم لە دوو ڕوانکەوە بودجەی عێراق بەم زوانە ڕەشنووسەکەی ئەنێردرێ بۆ لیژنەی دارایی پەرلەمانی یاخود ئەنجومەنی نێرانی عێراق پێت وایە کەی ئەم بابەتی بودجە لە حکوومەتی عێراق یەکلاکرێت و بابەتێکی دیکەشێ ئایا بەهای دینار بەرامبەر بە دۆلار هەندێک باز لەوەکەن بە 135,000 جێگیرەکرێ هیچ زانیارەکەی لەو بابەتەوە یاخود ئەگونجێت بە 135,000 دینار جێگیر بکرێت طبعا لە پرسیاری دووەمت جواب دەمەوە هیچ تا و لەحزەیە هیچ شتێک نییە لە عێراق کە بەهای دینار با بڵێن بەرز بکرێتەوە لە 135,000 دینار بەرامبەر بە $100 هیچ شتێک لەو بارەوەیە تا ئەو لەحزەیە نییە وەکو معلومات ینی بەڵام پرسیاری یەکەمت بە حقیقت پرسیاری یەکەمت پرسیارێکی تۆزێک قرسە هەر کەسێک جوای بداتەوە بەڵام بەنسبەتە من ممکنە نزیکتر بم لە جوابدانەوە لەسەر ئەو پرسیارە مەسەلەی بودجە مەسەلەیەکی زۆر ئاڵۆزە ئێستا لە عێراق ئەگەر حکوومەتی عێراق بیویستایە بودجە بنێریتە پەرلەمان بە تەسەوری من پێشی 3 مانگ دەیتوانی ئەو کارە بکات لەبەر ئەوەی ئەسڵەن بودجە لە زمانی حکوومەتی کازمی ئامادە کرابوو و لیژنەیەکی موسەغەردان درابوو لەوەی پێداچوونەوە بە بودجەدا بکات کاتێک کە حکوومەتی سوودانی هات خلالی ئەو فترەیە طبعاً فترەیەکی زۆرە کە حکوومەتی سوودانی هاتیە دیسان بە هەمان شکل بودجە ڕۆژ بە ڕۆژ گۆڕانکاری بەسەردادێت بە تەسەوری تا تەوان تا ئەو لەحزەیە لەوەی جەنابت و با بڵێن بینەرانیش بزانن تا ئەو لەحزەیە بودجە لە ئەنجومەنی وەزیران تاوتوێ نەکرایە نەک بڵێ بچیتە ئەنجومەنی نوێنەران نەخێر لە ناو ئەنجومەنی وەزیران تا ئەو لەحزەیە تاوتوێ نەکرایە کێشەیەکی زۆر گەورەیە عێراق کەوتۆتە بینی با بڵێن
دوو مەطرەقە و سندان ینی بکەوتۆتە بینی هەردووچیان بەڕاستی کێشەکە لەوەیە ئەگەر بودجە زۆر گەورە بکەی و زەبەلاح بکەی ئەوە ممکنە کێشەیەکی زۆر گەورە لۆ ئابووری عێراق دروست بکە لە مستەقبل چونکە چێ دەڵێ نرخی نەوت بەو شکلە دەمێنیتەوە لە مستەقبل و چێ دەڵێ لە مستەقبل ئیراداتی عێراق بەو شکلە دەبی کە بتوانی بەرامبەری ئەو هەموو با بڵێن تەقدیرەی کە دەکرێت لە مەسروفات ئیراداتی لۆ پەیدا بکرێت عێراق تووشی کێشەیەکی ئابووری زۆر گەورە دەبیت باشە ئەگەر گوا گەورەی نەکەی بودجەکەت زەبەلاح نەکەی باشە ئەو هەموو وعودەی کە حکوومەتی سوودانی بە خەڵکی داوە خودی سوودانی بەڕێز سوودانی مجموعەیەک وعودی بە خەڵکدایە بەڵام لە هەمویان گەورەتر وعدی دامەزراندن و یان ئەوانەی کە با بڵێن بەعقدن بیان کەنە هەمیشەیی ئەزانی ئەو عەدەدەی کە ئەوان باسی دەکەن تا ئێستا بە گوێرەی معلوماتی من نزیکەی 200,000 با بڵێن خەڵک دەبێت دابمەزرێ ینی وەکو دەرەجە استحداث کراوە تا ئەو لەحظەیە و پێویست بەوە دەکات کە زۆر ڕقمێکی لەوەش گەورەتر با بڵێن خەڵکی کاتی ئەوانەی کاتین بکرێنە هەمیشەیی ئەوە ئەزانی کاکە بیلال سپارەیەکی زەبەلاحی پێویستە یعنی تو ئەگەر فقط 200,000 تەعین بکەیت سپارەیەکت پێویستە لە خلالی ساڵێک لۆ 12 مانگ کە موچەی ئەو خەڵکانەی پێ بدەیت کەواتە ئەتو کەوتێ بینی دوو کێشە ئایا بودجەکەت زەبەلاح دەکەی ئەو خەڵکانە هەمووی دادەمەزرینی و وعودانە جێبەجێ دەکەی لە خلالی ساڵێک بەڵام بالمقابل لە مستەقبل عێراق تووشی کارەساتێکی دارایی دەکەی یان بودجەکە وەکو خۆیان تۆزێک گەورەتری دەکەی و بەڵام ئەو هەموو عودانەی کە دایتە خەڵک جێبەجێ ناکەی ئەوەش لە لایەکی تر ممکنە شارعی عێراقی لێت بەدەنگ بێ بەڕاستی پێت بڵێمە من لێت ناشارمەوە با تەواوی کە من لێت ناشە ئەم بەڕاشکاوی بە هەندێک بەرپرسانی عێراقم گوتیە کاکە جارێ واز لە بودجە بینن چونکە خۆتان تووشی مشکلەیەکی زۆر گەورە کردیە ئەو مشکلە گەورەیە بەو شکلە چارەسەر ناکرێت لە هەردوو لا مشکلتان هەیە سیوا بودجە بە مەبلەغێکی گەورە بکەن یان بە مەبلەغێکی کچکە هەردوو کێشەیە لۆتان بە تەسەووری من ئەمن لۆ خۆم وان پێیان گوتێت ئەو ساڵ واز لە بودجە بینن چونکە بەو شکلە بەڕاستی تووشی کارەسات دەبن تا ئەو لەحزەیەش حکوومەتی عێراق بودجەکەی تەواو نەکردی ینی با بڵێن لە باسەکەم هەفتەیە بۆ لیژنەی دارایی لە حکوومەت لە ئەنجومەنی وەزیان گفتوگۆی لەسەرەکەی و پەسەندەکە ڕێی تێچێ بۆم هەفتەیە کاکە بیلال دوو مانگە زیاتر زۆر ئەندام پەرلەمان و زۆر بەرپرس دەڵێن لەو هەفتەیە بودجە دێتە پەرلەمان ناڵێن ئەسەر لە ئەنجومەنی وەزیران دوو مانگ پێش ئێستا خۆ جەنابیشت ممکنە گوێت لێ بۆ زۆر ینی بەڕاستی عملیەکە عملیەکی زەحمەتە بەڵام ئایا حکوومەتی عێراق چۆن چارەسەری دەکات دەبینیتەوە سەرە خۆیان بە تەسەووری من عملیەکە عملیەکی زەحمەتە باش کاک دکتۆر پرسیاریەوە بکەم ئەو ڕۆژێنانی بانکی ناوەندی گرێتە بەر لە زیادکردنی وتمان پارەدان یاخود دۆلار بە بای بانکی ناوەندی یاخود هەندێک ڕۆژوێنی ترکە شەوی ڕابردوو ڕایگەیاند کاوە ئەو پەڕی توانای بانکی ناوەندی و بەتایبەت پارێزگاری نوێکە و ڕۆژێنانە بڵاوکانەوە ئەگەر ئەمە لە ڕۆژانی ئایندا خستنە ڕووی دۆلار نەگاتەوە ئاستی پێشووتری چیمان پێڵێ کاک دکتۆر کاکە بیلال مەسەلە دیسان دەگەڕێمەوە سەرەوەی مەسەلە فۆرمولای اقتصادیەکەیە کە مەسەلەی عەرز و تەڵەبە ئەگەر عەرزی دۆلار نەگاتەوە ئەوەی جارانی دەها ڕێ و شوێنی بە هەمان شکل بگرنە بەر وەزعی دۆلار هەر بەو شکلە دەبی بەرز دەبیتەوە و دێتە خوارێ بەرز دەبیتەوە ینی نامستەقر دەبیت ینی جێگیر نابیت و بە تەسەووری من کە ئەوڕۆ من تازە باسی تەماشای نەشرم کرد بە حدودی 163 و بینی 163 و 164 بوو ئەگەر خلالی ئەو دووسێ ڕۆژە حکوومەتی عێراق ڕێکارەکانی بە شکلێک سەریع نەکات و نەتوانی زیاتر لە 200 ملیۆن دۆلار بخاتە بازار ڕۆژانە بە تەسەووری من دیسان جارێکی تر براوی عێراقی بە پێی زانیاریەکانە ئەو وەفدەی کە ئاچێت بۆ ئەمریکا گەشتبینی ئەوەمان هەبێ کە دوای ساتنەوەی وەفدەکە خستنە ڕووی دۆلار ئاسایە بێتەوە بە تەسەووری من بەڵێ لەبەر دوو هۆکاری یەکەم ئەو وەفدەی کە دەچی بە تایبەتی خودی محافظی بەنکی مرکزی و مستشاری ڕئیسی وزارا و بە تەسەووری من ممکنە وەکیلی وەزارەتی داراییش بڕوات و مجموعەیەک لەو مەسئولانە وەکیلی وەزارەتی تەختیت ئەوانە هەمووی جۆرە خیبرەیەکیان هەیە لەسەر ئەو مۆزوعە کە دەتوانن لەو جانبە قسە بکەن لە هەمان خاڵی دووەم هەروەکو پێشتریش باسم کرد ئەمریکاش نایەوێ عێراق بکەویت ئەمریکا دەیەوێ عێراق نایەوێت تووشی کێشەی ئابووری ببیت
لۆیە بە تەسەوری من ئەگەر برادرانی ئێمە بتوانن مالیە و سیاست بە شکلێک منطقی تێکەڵاو بکەن و لەگەڵ ئەمریکیەکان قسە بکەن بتوان قەنەعەتیان پێبین بە تەسەوری من بەڵێ دەکرێت لەگە ئەمریکیەکان بگەنە تەفاهم بە تەسەوری من چونکە زۆر جار کێشەی لەوە قوڵترمان هەبووە ئێمە چوینە ئەمریکا کێشەکانمان چارەسەر کردیەوە بە ئاسانی کێشەکان چارەسەر کرایە کاتێک کە توانیتمان علمیەن ینی با بڵین وە منطقیەن قسە بکەین لەگەڵ ئەمریکیەکانیش نیان ویستێ بەڕاستی کە عێراق بکەویت هەمیشە پاڵپشتی عێراق بوون لۆیە توانرایە کێشەکان چارەسەر بکەن ئینشاءالله ئومێدمان زۆرە کە وەفدەکە بتوانی لەگەڵ ئەمریکیەکان بگەنە ئیتیفاقێک لۆەوەی ینی با بڵین ئیشی هەردوو لا ڕێک بکەوی هەمە قەناعەت بە ئەمریکیەکان بینن کە لە تەهریبی دۆلار کەم دەکەنەوە بەڵام پێویستی بە تۆزێک کات هەیە و هەم بانکی مرکزیش مجموعەیەک ڕێکاری تند و سەریع بگریتە بەر لەوەی بتوانی بە زووترین کات چارەسەری ئەو کێشەیە بکات. سپاس بۆ دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشوو لە وەزارەتی دارایی عێراق کە لە هەولێر و لەگەڵمانە بووی و زانیاری زۆر باشیانێ و ڕوونکردنەوەی زۆر باشیانێ و زۆر واقعیانە باردۆقی بۆ ڕوونکردینەوە ڕاگەیەندراوەکەی شەوی ڕابردوو بڕیاریتیان نەبووە تکایە زەرەر لە خۆتان مێن ئەوەی دۆلاری هەیە پێویست ناکا بیفرۆشێ لە پێناوەی کە وابی کاتەوە قازانجێکی زۆرەکە خۆگەر باردۆخەکەش ئاسایی بۆ هەمومان قازانجەکەین لەوەی کە بەهای دۆلار بەرامبەر بە دینار دابەزێ بۆ پێویستە بە نرخی کاڵاوشمەکە بۆ هەمومان بۆ هیوایی کە ئابوورێکی زۆر باشتان هەبێ هەر شاد.